دکتۆر نسار عەبدولقادر جێگیری بەڕێوەبەری کشت و کاڵی کەرکووک لەبارەی کێشەی جوتیارانی کورد لە کەرکووک لەگەڵمانە بێت گفتوگۆی زیاتری لەگەڵەکەین. دکتۆر نسارم کاتت باش سپاس بۆەوەی کە لە کوردستان 24 میوانی پێش هەموو شتێک بڕیار بوو لیژنەیەک پێک بهێنرێت بۆی کە بەدواچوون بکات بۆ ئەو کێشەی زەویزارەی کا لە نێوان جوتیارانی کورد و عەرەب هەیە. کاری ئەو لیژنەیە گەیشتۆتە کوێ بڕیار بوو کە بە یاسا چارەسەر بکرێت تاوەکو ئێستا چیان بۆ کراوە؟ بەڵێ جەنابەت ئەم کاتتان باش. طبعا لجنەیەک پێکرا بەرئاسەی وەکیل وەزیر العەدل. ئەو لجنەیە بڕیاری دا 6 مانگ هیچ زەرعات نەکرێت لەو منطقانە حتى ئەم کێشەیە حەل بێ باعتبار قرارات مجلس قيادة الثورة على أساس تصويت بكري لسري لبرلمان العراق وحتى استا هیچ بڕیارێکی دەرنەکراوە. دوای ئەوە طبعا ئەم هەفتەیە هەفتەی ڕابردوو لە 16 مانگەوە لجنەیەک تشکیل بوو لە وزارەی زراعەوە بەڕێئاسەی سید محەممەد کەریم خەفاجی. ئەو لجنەیە طبعا نادرابوو بۆ مدیری زراعی کەرکووک کە حەلی مەشاکلی ئەراضی زراعیە في محافظة کەرکووکە. طبعا ئەو لجنەیە ئیشەکەی محدد بوو لە 16 مانگەوە تا 19 مانگ. توصياتي خويا بس كله هو رئيسي لجنة وعلى أساس يكشم بس اجتماع كان لوزارة لقال وزير زراعة وهمو قوميات كرد وعرب وبرئاسي رئيس لجنة محمد كريم خفاجي وأعضاء آخرين ولقال مدير زراعي كركوك. باش ئەمە ئەو هەوڵانەیە کە دراوە بەڵام لەلایەکی ترەوە ئایا ئەم کێشەیە نییە کە بە سیاسی کرابێت یعنی لەگەڵ دانانی تەواوی ئەم چارەسەریانە و دانانی لیژنە بەڵام ساڵ لە دوای ساڵ نەکوو کێشەکە چارەسەر ناکرێت بڕیارە ژەدرێت کە و زەویانە دانەچێنرێت لە کاتێکە ئەوە چۆن لە دەرگای ڕسقی ئەو جوتیارانەیە نەک کێشەکان بۆ چارەسەر ناکرێت بەڵکو منعی چاندنی زەویەکانیش ئەکرێت. کێشەکە ئێستا وەتە کێشەیەکی سیاسی؟ بەڵێ خۆی کێشەیەکی طبعا سیاسیە لەبەرەوە ئێمە کە مدیری زراعی کەرکووک جهەیەکی تەنفیزین تەنفیذی ئەوامر الجهات الأعلى من عندنا تنفيذكين أم كأوي بلام سيركي كقومية عربية قراراتي محاكمتين كخد شزاني كقرارات محاكم قرارات ملزمة التنفيذ كتين تنفيذي كين سيركي استغلال عرزكا بودس عربكونية بودس برا كردكوية فهو كيشيكا حلنا كريا آوا فيما كمدير زراعة هيك قرارات ملزمة مع الوزارة وبنية يعني ناطوني هيك حل باش دكتور نسار شتێکی تر هەیە ئەوی شەوەیە کە لە دادگای کەرکووک ئەو کێشەی کە با بڵێن بە شێوەیەکی قەزایی ئەبرێتە دادگای کەرکووک بۆ جوتیارە عەرەبەکە کێشەکە تەمشیە ئەکرێت و ئیشی تیاکەن بەڵام لە هەمان کاتیشا بانێکە و دووهەوە کاتێککە جوتیارە کوردەکە هەمان کێشەی قەزاییە باتە دادگای کەرکووک مامەڵەکەی نەڕایی ئەکرێت نا کاری لەسەر ئەکرێت ئەخێوێنرێت ئەمە ناکرێت ئەو لیژنەیە بە هەمان کات کە بەدواچوونەکات بە هەمان کات بەدواچوون بۆ بڕیارانەی دادگای کەرکووکیش بکات کە بۆ لایەنێک بڕیارەدا بۆ لایەنێک نایدات. بلى طبعا أول جنيه ولا وزارة هات برئاسي محمد كريم خفاجي الطراقي كده صار هردو يعني جويلة هردو لاينا ككر لايني كرد ولايني عرب كرد. وبالنسبة قراراتي محاكم حاليا كقرار أداء استنادا إلى سوري قيد نفوس بنجا حوتي هتف اللاحية سوري قيد بنجا حوتي كركوكي بيه قرار رفع تجميلي أداء بيه إضافة إلى ذلك أبي تعويزي ورنة كرد بيه لسر أو عرزة باشە بەشێکیشان هەیە کە لەو جوتیارە عەرەبانە تعویزیشیان وەرگرتووەتەوە تەنانەت ئەدلەشەیە کە تعویزیان وەرگرتووە بەڵام ئێستاش هاتوونەتەوە دیسانەوە داوای ئەو زەویاناکەن لەگەڵەوانە بێت چۆن مامەڵە بکرێت. بلى ياما كوكو مديري زراعي كركوك هات فلاحيك حتى أجر قرار رفعي تجميدي ورقردوبيا لمحكمة كتعويزي ورقردوبيا درك يعني كمفاتحي ما دي صدو تشلكين تعويزي ورقردو عقد كي فسخكين إنهايكين باشە کاتە ئێستا کە بڕیار دراوە ناکرێت ئەو زەویانە دابچێنرێت هەندێک جوتیار هەیە کە وەکو وەبێ کە ئێستا لە هەواڵەکان من ئاماژەم پێکرد بڕیاری ئەوەیان داوە کە زەویەکانیان دابچێن ئەگەر زەویەکانیان دابچێنن ئەوە لە هەمان کاتە سوپا دەچێتە سەریان و مڕەشەحی ئاوەکانیان تێک ئەدات و تراکتۆرەکانیان ئەبات دواتر ئەم کەرستانە بۆیان ئەگەڕێنرێتەوە.
بله بخصوصي أو متعلقة فقط بسرقران هناك مقاطعات هي نزاعي لسرا هندي قرارات محاكمية مش هي رفع تجميد بس عرزك بكارنا عرزك استغلال بدس أوانونية فأميك دوش كرد كانش كات خوي طابويان بوا عرزك كان استملاك كراوية اتفاق كراوة طبعا بخصوص إطفاء ما هيش مشكلة مانية هم عقد عربة كان مان إلغاء كراوة أو لسر أراضي المطفئة أما خصوص استملاك نزاعك فقط لسر استملاكك يا وأوش لجنة تشكيل كرا برئاسة وكيل وزير العدل كماويشش مانجاندا أو عرزانة هيج تغييرات تيانا كريا وهيج استغلال او عرزانه نكري نلا لا يعني عربه ونلا لا يعني كردوا حتى او مشكله حلبت خصوصا اما زياده الشاوري قرارات مجلس قياده الثوره كاين على اساس البرلمان تصويتي لسر بكريت والغاء بكريت دوا جابي دوايا او لبرلمان چونکە ئەمە سابۆتە کێشەیەکی ئاڵۆز سێ چوار پرۆژە بڕیار هەیە هەر ئەوەی باری کەسێتی و جگە لەوانە کێشەی مەجلس قیادە سەورا ئەو بڕیاری مەجلس قیادە سەورامانە کۆمەڵی کێشەن بە یەکەوە ڕەبت کراونەتەوە بەم ئاسانیە حەل ئەکرێت یعنی بۆچی ئەبێ بڕیارێکە هی مەجلس قیادە سەورا و هی حزبی بەعسەکە حزبی بەعسەسا بە سووریاشەوە نەماوە بڕیارەکانی ئەبێ لە عێراقا تا ئێستاش جێبەجێ بکرێت. بلى والله خوي طرح كراوة على أساس بأنه إلغاء بقرارات مجلس قيادة الثورة لبروا خوي متحفة بحق قوميات خلق كركوك كردو التركمانو حتى عربش هندي عرب هي قرارات مجلس قيادة الثورة متحفة بحقي ويمش كجهة كي تنفيذين كمدير زراعي كركوك يعني أجا قرار منبوبية كإلغاء استملاك نزاع طبعا طوابيو عرزة كان شقريته وخاونة كاني باشە ئەم کێشەیە تەنیا کێشەی کورد نییە بەڵکو جوتیاری تورکمانیشن بە هەمان شێوە زەویەکانیان چۆتە بەر ئەو بڕیار و بەر ئەو قەرارە ئەوان چی ئەوانیش هەم بە هەمان شێوە شمولی ئەم بڕیارانە شمولیان ئەکات و لیژنەکە بۆ ئەوانیش کارەکات بەڵێ قەزەی ئەوان جیاوازە ئێمە مجموعەیەک فەلاح بله بالتأكيد شمل أوان شكال لبروي ما جوتيراني تركمان من شيعينا لمنطقة كان يايتشو وملتقوا أوانش عينا عرزكانين إطفاكرا استملاكرا وحقيان فوتاوا بله ئێمە سپاس دەکەین دکتۆر نسار عەبدولقادر جێگری بەڕێوەبەری کشتوکاڵی کەرکووک لەبارەی کێشەی جوتیارانی کورد و خاوەندارەتی زەویەکان لە کەرکووکەوە لەگەڵمان بووی سپاس بۆ ئامادەبوونت.